خۆشەویستان خۆی پەروەردگار و پێغەمبەری ئازیز و خۆشەویستمان صلی الله عليه وسلم لەسەر هاوکاری نێوان مسلمانان کە یەک جستە و یەک ڕۆح و یەک لاشن و خۆی گەورە کە ئەفەرمێ ئینەمە المؤمنون ئیخوە کە بە تەئکیدی تەنها بڕواداران برای یەکترین. زۆر قسە و باز لەسەر ئەم بابەتانە کراوە بەڕاستی. کاتێک پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ کاتێک مسلمان وەکو هەموو مسلمانان وەکو یەک جستەوان کاتێک شوێنێکیان ئازارێ بێت جستە بێگومان هەمووی ئازارێ بێت، یعنی کەسێک ئەگەر ڕێخۆڵە کوێرەی بێت ئەگەر دانی بێشێت سەری بێشێ هەموو جستەی پێوە وەکو بڵێ مەشغوڵ و پێوەیە ئازاری هەیە و پێوەیە سەرقاڵە. جا مسلمانی لە هەر شوێنێک لە هەر جێگەیەک لە هەر سوچێکی ئەم جیهانەدا تووشی گرفت و ناڕەحەتی بێت مسلمانان ئازاریان پێگا و خەمخۆریانە بێت. هاوکاریکردنی مسلمانان لە کاتی لێقەومان و لە کاتی پێویستیە ئەرکێکی سەرشانی مسلمانانە بەبێ خوێندنەوەی ڕەگەز، خوێندنەوەی با بڵێن نەتەوە، ڕەنگ، هەر بابەتێ لەمانە. بۆیە ئێمە ئەمڕۆ لەم تەوەرەدا باز لە پاداشتی هاریکاری لێقەوماوان و زەرمەندانەکەین ئایا لە ئیسلامدا چۆن باسی ئەم بابەت و ئەم هاوکاریەکراوە با میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئەحمەد سۆفی بانخواست کە ڕاستەوخۆ لە ستودیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمانایە. دکتۆر جان سڵاوی خوارد لێبێت. دەمەوێت بۆ پرسیارە دەست پێ بکەین لە ئاینی پیرۆزی ئیسلامە چۆن باسی هاریکاری و بەدەمەوە چوون کراوە بە تایبەت بۆ کەسانی لێقەوما و زەرمەند کە پێویستیان بەوەی خەڵکێک دەستی هاوکاری و با بڵێن کۆمەکیان بۆ درێژ بکات. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وأصحابه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. سلامي خوي جورا لأيوي برزو لهم بينران وبيسراني أم تلفزيون مباركة رب العالمين سربرزي دنيا قيامتانك وهمومان وبر شفاعتي بيغمر بيخي صلى الله عليه وسلم. خوای گەورە لە یەکەم لاپەڕی قورئانی پیرۆز کاتێک باسی قورئانەکە فەرمێ قورئان بۆ چێ ڕێپشاندەرە؟ ئەفەرمێ ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين الذين يؤمنون بالغيب ويقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون. بۆ ئەو کەسانە قورئانی پیرۆز ڕێپشاندەرە ئیمانیان هەبی بە الله سبحانه وتعالى وهروها ويقيمون الصلاة نوێژەکانیان بە جوانی بکەن و بەرپای بکەن و هەروەها لەوەی کە خودای گەورە پێی بەخشیون بیدەن بە هەژاران و نەداران و بەو کەسانەی کە وەکو ئەوان پێیان نەبەخشراوە. خوای گەورە وەکو فەرمان و ئەمر ئەفەرمێ ئامینوا بالله ورسوله لە سوورەتی الحەدید ئایەتی 7. باوەڕ بێنن بە خوای سبحانه وتعالى و بە پێغەمبەر و بە ئەوەی لە لایوانەوە هاتووە و ئەنفقوا یەکسەر ئەفەرمێ مباشرەتەن ئەفەرمێ و هەروەها ببەخشن مما جعلكم مستخلفين فيه. ببەخشن لە چی؟ لەوەی کە خوای گەورە ئێوەی کردوتە شوان، ئێوەی کردوتە وەکیل، ئێوەی کردوتە سەرپەرشتیار، یعنی ئەو ماڵە ئەمانەتە لە لای ئێوە، ئەو ڕۆیان سبەی یان جەنابەت ماڵەکەی بەجیدێلی یان ماڵەکە ئێوە بەجیدێن. دەوڵەمەندی لەسەر هیچ کەسێکی ئەو دنیای تاپۆ نەکرایە و هەروەها دەسەڵات لەسەر هیچ کەسێک تاپۆ نەکراوە. هەمووی کاتی بۆ دیاری کراوە لە کاتی خۆیدا کە خوای گەورە فەرمانی کرد لی دەسێندێتەوە. ژیان بێ، ماڵ بێ، جوانی بێ، دەسەڵات بێ، ماڵ بێ، هەرچی هەبێ کاتی خوای گەورە دیاری کرد لەو کاتێ تا ئەو کاتێ ئەو ئینسانە خاوەنە ئیتر صاحبی مطلق الله تعالى سبحانه وتعالى. جاء فرمي فالذين آمنوا منكم وأنفقوا لهم أجر كبير. أوانا إيمانيان هي بخوي سبحانه وتعالى وبكامل أركان إيمان الإسلام ولأيوان وهو هذا بخشن أوانا أجر باداش شي زور قولانا لا إخوائي قولا بوتي چونك ناجح بون سركوتو بون چونك سربرزن چونك دسكراوان. پیغمبر صلی الله علیه و سلم ده فرمی همون روزه دو ملائکت دا ابزن دعا دکن ده فرمین دلين اللهم أعط منفقا خلفا ويقول الآخر اللهم أعط ممسكا تلفا. متفق عليه. يا ربي خدا أويك دا بخشي
بۆی لە جێ دابنیتەوە چونکە وعدی خوای گەورەشە فەهوە یخلیفه رب العالمین لە شوێنی دادەنێتەوە چەندت سەرف کرد خوای گەورە زۆر بە وەفایە جەلە جەلال و خوای گەورە زۆر دەستکراوەیە و خوای رب العالمین زۆر سەخیە ئەگەر ئێوە لەوەی کە خوای گەورە پێی بەخشن ببەخشن خوای گەورە ئەفەرمێ ئەنفق عەلەیک تۆ ببەخشە من پێتە بەخشم مەگەر خوای گەورە پێمان نەبەخشی ئێمە چیمان هەیە خاوەنی چین لەو دنیایە و هەروەها پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم سەبارەت بەوانەی کە شتێک ئەبەخشن با کەمیش بێ ئەفەرمێ من تصدق بعدل تمرة ئەو کەسەی بەقەد یەک دەنگ کە خورما دەبەخشێ من كسب طيب بەڵام هی خۆی بێ خاوین بێ پاک بێ حەلال بێ ولا يقبل إلا طيبا خوای گەورە پاک نەبێ قبولی نییە ئەفەرمێ فإن الله يقبلها بيمينه الله سبحانه وتعالى بەڕاستەی خۆی وەردەگری هەردوو دەستی خوای گەورە ڕاستن ئەو دەستە بەو معنای کە لایەقی خوای گەورەیە ثم يربيها خوای گەورە دوایی بۆیان گەورە دەکە و زیاد دەکا لصاحبها كما يربي أحدكم فلوة وەک چۆن کەسێک فەرخەی ئەسپێکە بێ گەورەی بکە هەتا زۆر گەورە بێ ئەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه وسلم حتى تكون مثل جبل هەتا وەک شاخێکی گەورەی لێ دێت نایناسی تۆ لە ڕۆژەکەم دەڵێن ئەوە خێرەکەی تۆیە ئەوە سەدەقەکەی تۆیە ئەوە بوو بەخشیت لە پێناو خوای گەورە ئەوش دەڵێ یا ڕەبی من ئەوەم نەبەخشیوە من زۆر کەم بەخشیوە فەرمی خوای گەورە بۆ تۆی گەورە کردووە لە قورئانیش لە ئاەتێکی دیکە الله سبحانه وتعالى فەرمی وسارعوا ئێوە عەجەلە بکەن خێرایی بکەن إلى مغفرة من ربكم بچن زوو بەرەو پیری لێخۆشبوونی خوای گەورە بڕۆن و بەرەو پیری ئەو بەهەشتە بڕۆن کە جەنەت عرضها السماوات والأرض کە بەرینیەکەی لە حەفت ئاسمانەکان و زەوی بەرینترە درێژیەکەشی الله ئەعلم خوای گەورە باسی نەکردیە طبعا لێرە تا ئاسمانی یەکەم 500 ساڵ ڕێگایە سوارێک بڕوە ئەنجە سمچی ئاسمانی یەکەم 500 ساڵ ڕێگایە ئەنجە لە بینی ئاسمانی یەکەم تا ئاسمانی دووەم 500 ساڵ ڕێگایە و هەر ئاسمانەکەش لەو حەفت ئاسمانان 500 ساڵ ڕێگایە ئەگەر بڕۆی یعنی ئەستوریەکەی ئەها بەرینەکەی بەهەشت ئەوهایە ئەو درێژەکەشی خوای گەورە باسی نەکردیا فەرمێ ئوعیدەت للمتقین ئامادە کراوە لە بۆ ئەو تەقوادارانە و ئەو کەسانی کە لە خوای گەورە دەترسێن کە الذين ينفقون في السراء والضراء ئەوانەی کە ئەبەخشن لە خۆشی و لە ناخۆشی زەرریشی کردووە هەر دەبەخشی کەیفی خۆشە هەر دەبەخشی لە هەموو حاڵەتەن هەر دەبەخشی ئیوایە کە کەوتە خۆشی سبحان الله نابەخشی هەر خوای گەورە بەبی نامینی ئیوایە کە کەوتە ناخۆشی پارەشی هەیە هیچ نابەخشی سبحان الله لە زیاتر ئەوی زوو سەدەقەیەکی بکە لەسەر ئەوی بەسەری هاتیە حتى زیاتری بەسەر نێت والكاظمين الغيظ وأوانش كوا توربوني خوان قددنا والعافين عن الناس أواني خلش عفو دكن والله يحب المحسنين خواهي قورا إنساني تاكا كاري خوش دوي مامۆستا ئایا تا چەنێک گرنگە ئێمە گرنگی نەدەین با ڕێژەی ئەو بەخشینەی کە ئەیکەین کە بواتە لە کەم و لە زۆریش زۆر ببەخشین و ڕێژەکە گرنگ نەبێ بە لامانەوە ئەگەر تەنانەت 251 بێت پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ دەفەرمێ سبق درهم 100,000 درهم ئەفەرمێ لەکن خوای گەورە لە لای خوای رب العالمین درهمێک خۆشەویستتر بوو و گەورەتر بوو لە 100,000 درهم کەسێک 100,000 درهمی زێڕی بەخشیوە کاتی خۆی کەسێکیش 1 درهمی بەخشیوە بەڵام ئەفەرمێ ئەو 1 درهمە لە لای رب العالمین لە 100,000 درهمەکە خێرتر بوو بۆچی؟ چونکە کەسێک پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم کەسێک 2 درهمی هەبوو لەو 2 درهمی درهمێکی بەخشی کەسێکش بە ملیۆنە بە هەزاران هەزار پێشاندەیە گوت هەزار بە هەزاران هەزاری هەبوو ئەنجە 100,000 درهمی لێ بەخشی ئەو 100,000 لە چاو ئەوەی کە خوددا پێی داوە هیچ نییە بەڵام ئەو 2 درهەمە کە درهەمێکت لێ بەخشیوە گەلێک زۆرە لە لای خۆی رب العالمین کەواتە پێدەچی 250یەکەی ئەو پیاوەی ئەو ئافرەتەی ئەو خوشکەی ئەو برا ئەو منداڵەی لە 100 وەرەقەکەی دەوڵەمەندێکی وی کە 100 وەرەقە هەر ناخوێندێتەوە لە حسابی وی ئەوە یەک دووهەمین لە ئیسلامدا تەنها بەخشین نییە یعنی تەنها سەدەقە نییە زەکات هەیە سەدەقە هەیە هەدیە هەیە بەهاناچوونە هەیە ئەوانە هەموو یعنی مەجالی بەخشینن لە پێناو خۆی رب العالمین جل جلاله و پێغەمبەریش دەفەرمێ صلی الله عليه وسلم
لا تحقرن من المعروف شيئا لا تساكيستان بكم نبي ولو أن تلقى أخاك بوجه طلق حتى أقبر خوش بلاي كسيك داتي بري هواني هيش خواهي يقول هيجي بينا داون بعد دعاي خير بكن والله كاتا قويم ليبو بقوي بيزبن وتيان مسلماناني غزة $10,000 بخشيوه بولي قوماني تمال تم أي هوار خدا أو إسلامتي أوانا لو حالنا خوشا لو وضعنا خوشا لو هيك بسريان هاتوا كتي أوان إيمان ببير بي يعني براستي أوانا بمعناي وشا أوانا مسلماني طواو ريكو بيكن هي مجد بهروابين لأمو كاتن خواهي جورمان ببير بي بەڵێ دکتۆر باسی مسلمانانی غەزەت کرد وەکو ئەنی کاردانەوەیە کە بەڕاستی گەلی کورد لە کاتی میحنەتی فەڵەستین و غەزەیە زۆر هاوکاریان بوون ئەوانیش بڵێن لە ڕۆژانی ڕابردوودا بۆ لافاوەکەی چەمچەماڵ بڕێک هاوکاریان ناردووە ئەمێ لێرە ئەوە بپرسم هاوکاری و دەستگیرۆیی مسلمانان بۆ یەکتری هەر بەڕاست سنوور و ناوچە و عەشیرەت و چوزان وڵات ئەزانێ و ئەناسێ یعنی بۆ نمونە من کە لە سلێمانی دانیشتوم تۆ لە هەولێری ئەگەر یەکێکمان پێویستمان بەویتر بوو بڵین وڵات جاخۆ ئەو لە شاری من نییە یاخۆ ئەو بۆ نمونە لە کوردستانی ڕۆژهەڵات شتێکە قەومێ بڵین جاخۆ ئەو لە ڕۆژهەڵاتە ئێمە لە باشوورین یان بۆ مسلمانێکی دیکە لە هەر وڵاتێکی دیکە دەستگیرۆیی و هاوکاری سنوور و شوێن و ناوچە ئەناسێ ئەزانێ یان نا پێشەچی ئەو سنوورانەی دانراون لە بینی وڵاتان هەموو سنووری تەزویرن هەموو سنووری زوڵمن هەموو سنووری ستەمن دەوڵەتی ئیسلامی هەموو یەکە لە شەرق و لە غەرب لە هەر شوێنێکی دارولئیسلامی پێگوتراوی پێشە حکمی ئیسلامی لێکراوی هەموو یەکە ئەوە یەک دووهەمین لە بینی سلێمانی و هەولێر لە بینی هەولێر و دۆک لە بینی ئەوانە هەر کەسێک ئەو سنوورانێ و ئەو تەعەسوبە قەومیە و کە لە عەلمانیەکان دەوەشێتەوە لە خەڵکی بێدین و زاڵم دەوەشێتەوە لەناو ئێمە مسلمان ئەو شتانە نییە ئێمە دەڵێن الناس من آدم وآدم من تراب خەڵک لە ئادەم لە خۆڵی خەڵق بووە ئێمە دەڵێن إنما المؤمنون إخوة تەنها ئیمانداران برای یەکترینە ئەگەر ئیماندار برای یەک نەبی کەس برای یەکتری نییە هیچ بەرنامەیەک وەکو ئیسلام خەڵکی ناکەتە برای یەکتری ئێمە دەڵێن فەرق نییە لە بینی ڕەش و سپی لە بینی شەرقی و غەربی لە بینی عەرەب و عەجەم إلا بالتەقوى إن أكرمكم عند الله أتقاكم ئێمە دەڵێن هەر کاتێک مسلمانان لێیان بە قەومێ لە شوێنێک و لە ماڵی خۆ نوێژ عیبادەتت لێ قبول نابێ ئەگەر بەهانای نەچی ئێمە دەڵێن ئەوە دین بە ئێمەی گوتووە ئێمە دەڵێن نەک مرۆڤ ئەگەر حەیواناتش لێیان بە قەومێ عەمری کوڕی عاس ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی کاتێک کۆترێک هێلانەی لەسەر خیوەتەکەی چادرەکەی دروست دەکا 27 ڕۆژ لەوێمانەوە کاتێک ڕۆیشتن گوتیان قوربان هێلانەی لەسەر کردووە ئەوە کۆتر هێلانەی کردووە فەرمی ئەمە هێلانەی ئێمە ماڵی خەڵکی تریش تێک نادەن ئەوانە ئومەتێکن وەکو ئێمە چادرەکە و خێوەتەکەی بەجێهێشت و لەوێ لە بۆ کۆترەکەی بەجێهێشت ئێمە ماڵی مێرولێش خراب ناکەین مامۆستا سەعیدی نەورەسی کاتێک ویستیان جامیعەی زەهرا دروست بکەن لە مقابل جامیعەی ئەزهەری میسر لەسەر شانە مێرولەیەک شوێنی مێروستان کونی مێرولەی لێ دێتە دەرێ ویستیان لێی تێک بدەن فەرمووی لەو شوێنە دروست مەکەن ئێمە ماڵی خەڵکی تر کاور ناکەین وێران ناکەین ئێمە دنیا ئاوەدان نەکەینەوە دنیا بە خەڵکی باشەوە ئاوەدانە ئێمە مثل المؤمنين في توادهم وتراحمهم وتعاطفهم كمثل الجسد الواحد تطبيقەکەین ئەو شتانە لەلای ئێمە نییە و ئێمە فکر لەوەی دەکەینەوە چۆن خوای رب العالمین لێمان قبول کەوچێ پێویسترە لە هەمووی خوای گەورە لە ئاەتی 214 و 15 سوورەتی البەقەرە فەرمێ یەسئەلونەکە ماذا ينفقون لێ دەپرسن ئەی پێغەمبەر صلی الله علیه وسلم چی بکەیتە خێر فەرمی قل ما أنفقتم من خير فللوالدين یەکەم جار دایک و بابمان لە هەموو کەس ئەولاترا دوایە فەرمی والأقربین دوایە خزم و کەسەکانمان دوایە فەرمی واليتامى دوایە یەتیم و دوایە والمەساکین ئەوجا خوای سبحانه وتعالى باسی طبقاتی دیکەمان بۆ دەکا ئێمە ئەولەویەت لە بۆ داک و بابمانە دوای لە بۆ خزم و کەسمانە دوایە لە بۆ یەتیمەکانە دوای وردە خوای سبحانه وتعالى بۆ ڕوون کردینەوە چۆن خێر و سەدەقە بکەین ئێمڕۆکە کەسێک لە چەمچەماڵی بەڕێز لێ قەوماوە من خەڵکی چەمچەماڵ نیم بەڵام و ئەزانم لەوێ لەدایک بووم چونکە ئەوە خەڵکی منن ئەوە ئەهلی منن ئەوە برای منن ئەوە کەس و کاری منن هیچ فەرقێکی نییە لەگەر براو خوشتی خۆم کە برا خوشکیم ئێستا پێویستی بە من نییە ئەوان پێویستە ئەوان برا خوشتی لە پێشترن لەو برا خوشکەی کە لە دایک و بابی من لەدایک بوون
باشە مامۆستا ئایا ئەو کەسەی کە لێی دەقەومێت ئەو پێویستە چۆن بێت و پێ چ پاداشتێکی دەست ئەکەوێت لای خوای گەورە و هەنێک کەس هەیە لە کاتی لێو قەومانیشا چاوی لە کەسانی دیکە هەیە چونکە دەزانێت کەسانێکی دیکە هەن لەو زیاتر زەرمەند بوون. ئایا کەسی لێ قەوماو دەبێت چۆن بەرگە بگرێت و پێویستە چی بکات و چۆن چاویشی لە کەسانی لە خوار خۆی بێت؟ دەبێ ئینسانی کە لێی دەقەومێ ئەوەلەن بزانی کە قل لن يصيبنا إلا ما كتب الله لنا هەرچی لێمان دەقەومی هەمووی ئەوە خوای گەورە نووسیوێتی و لە بۆ ئێمە باش بووە و لە فەقیری لە دەوڵەمەندی لە هەبوونی منداڵ لە نەبوونی منداڵ لە مردنی ئینسان و عازیز و خۆشەویستان لە دەستدانی ماڵ و لە نەبلوەنەکم بشيء من الخوف والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات وبشر الصابرين الذين إذا أصابتهم مصيبة يكم شد بقابر قالوا إنا لله وإنا إليه راجعون بڵێ هەمووی خۆی گەورەینە و هەمووش دەگەڕن لای خوای گەورە ئەو کاتە خوای گەورە فەرمووی ئولئیکە عەلەیهیم صەلەوات من ربهم ورحمة ئەوانە سەڵەوات و بەرەکات و ڕەحمات و سەکینەت و دڵ ئارامیان بەسەدا ئەبارێ وأولئیکە هم المهتدون بەڕاستی ئەوانە ئەهلی هیدایەتن ئەوانە خوای سبحانه وتعالى شاهدیان بۆ دەکە ئەهلی هیدایەتن ئەگەر بەو شێوە تەعاملیان لەگەر کرد بڵێن لا حول ولا قوة إلا بالله بڵێن ئەوەی هیچ شتێک بەدەست ئێمە نییە هەمووی خوای گەورەیە و خوای گەورە چی داوە ئەوە باش چی ناردووە ئەوە باشە واروە ئەوانی خێر و خێرات دەکەن دەبێت چەند سیفەتێکیان تێدا هەبێ منەتیان بەسەردانەکەن و ئەزیەتیان نەدان و کەڕامەتیان نەشچێنن و بەو بڵاوکردنەوەی هەواڵ و شتی وها زۆر ئەزیەتیان نەدەن و عاجزیان نەکەن و خەڵکا هەمووی صاحب عیزەتە صاحب کەرامەتە صاحب شەرەفە صاحب خاوەنی شخصیت و کەسایەتیە کەسایەتی جاری وا هەیە بە لەحظەیەک لەسەر سەتەلایتێک لەسەر کەناڵێکی سەتەلایت جاری وا هەیە پێشێ یعنی تاسیری لێ دەکا دەبێ بەو شێوێ تەعامل بکەن و دەبێ شتی پاچیان لەو بن شتی خاوێنیان بۆ بن و ماڵی خۆیان بێ و هەروەها دەبێ بە ئیخلاص و تەنها لە بۆ خوای گەورە جەلە جەلاله بیبەخشن و نابی زێدە ئیسرافیش لە شت بکەن ئەوانەی کە شتیشان بەسەر هاتۆ مەسەلەن برایە گوتی چوون بۆ هیندستان یارمەتیم بۆ ماڵێک برد گوتن ئێمە نانی ئێوارەمان خواردووە بیبن بە ئەو جیرانەمان لەوانەیە نانی ئێوارەیان نەخواردبی دەیگو لە کاتێکدا ژەمی ئێواریان بەس توێکلی پەتاتەیان خواردە بوو دەیانگوت ئێمە پەتاتەی بە یەک ژەمی ناخۆین ژەمێکی توێکلەکەی دەخۆین ژەمەکی دیکە یعنی ناوەندەکەی دەخۆین یعنی ئینسانی مسلمان دەبێت بەو شێوەیە بێ کە زانی کەسێک هیچی پێ نەدراوە هەر ئەو بۆ خۆی هەمووی وەرنەگری و ئەوانی دیکەش ئێهمال بکە بزانی کەسی لەوی فەقیرتر هەیە ئەوان ئاگدار بکاتەوە چونکە وەعلەم ئەنەما ئەصابەکە لەم یەکون لیوخطئەکە ئەوەی کە بە قسمەتی تۆ بێ هەری تۆیە ئەوەی کە وەما ئەخطأکە لەم یەکون لیوصیبەک ئەوەی کە ئیتۆش نەبی بەخوا نابێتە قسمەتی تۆ پێویست بۆی ناکە بچی چاوت لە ماڵی خەڵکی بێ و مثلا بۆ نمونەت و سۆبایەکت هەیە کەسێک سۆبایەکی هێناوە مادەم هەتا با بیدەنە کەسێک کە نیەتی نەکە تۆ دوو سۆباتە بێ کەسیت کە سۆبای نەبی هەتۆ بەتانیت بۆ هاتووە بڵێ بیدەنە کەسێک کەم بەتانی بۆ هاتووە تۆزێک ئەو هەوە یؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاصة خوای گەورە بەحسی ئەصحابەکە فەرمێ یعنی ئەگەر شتێک بۆ خۆشیان پێویستیان پێ هەبا دەیاندا برای خۆیان ئەگەر ئەوەش ناکەن ئیثاریش ناکەن هەریس نەبێ زێدە ئیسرافی نەکەن بەڕاستی زێدە ئیسرافیە کەسێک کەی خۆی نەبێ یعنی پێویستی پێ نەبێ وەرگری و بێوێ خۆ بەو شتە دەوڵەمەند بکات شتێکی غەڵەت و هەڵەیە بەڵێ دکتۆر سەبارەت بەو هاوکاری و بەخشینانی کە ئێمە لە ماڵەکانی خۆمان و موسڵمانان دەیبەخشن بە تایبەت لەسەر ئەوەی کە پێوترێ شتومەکی ناوماڵ جا لە شتی بچووکە و تاشتی گەورە بیگرە هەندێک جار دەبینین دەبیستین لەو ڕێکخراوانی کە ئەم شتانە کۆکەنەوە یان لەو شوێنانی کە ئەو شتانیان پێگەیشتووە دەوترێت ینی بۆ نمونە کابرا لەوانەیە لە ماڵەوە بەتانێکی بەکارهاتوو یا بۆ نمونە زۆپایە کە هەر ئیشی نەکردو لە ماڵەکەی خۆی داناو یان خراپ ئیشی کردووە ناردوێتی شتێک لەم بابەتانە ئایا ئێمە کە دەبەخشین شتە باشەکان ببەخشین باشترە لە ئیسلامە ئەوە باس کراوە یان بگەڕین بزانین چ شتێک لە ماڵەکەیە وەکو بڵێ لە خۆمان زیادەیان پێویستمان پێی نییە لە باتی بیفرۆشین بە با بڵێن ئەو کەسانی لە کۆڵانە و کوچە و کۆڵانەکانە گەڕێن شتی کۆنە کۆکەنەوە و بنرخێکی هەرزانی کڕن لە باتی وەکو بڵێ لە کۆڵ خۆمانی کێنەوە بەڕاست ئێمە بێت چی ببەخشین لەو ماڵ و سەرۆت و سامانەی هەمانە
خوای سبحانه وتعالى باشترین منهجی بۆ ناردین کە قورئانی پیرۆزە پێغەمبەریش ڕوونی کردوتەوە صلی الله عليه وسلم ئەصحابی کرامش تطبیقیان کردو زۆر بە جوانی خوای گەورە فەرمێ لەن تەنالوا البر حتى تنفقوا مما تحبون ئەفەرمێ ئێوە خێری چاکتان بە قسمت نابێ هەتاوەکو لەوە نەبەخشن کە خۆشتان دەوێت بەڕاستی ئینسان شتێک ببەخشێ کە خۆشی دەوێت ئەو جا دەگاتە خێر و خێرات و قمەی خێر و خێرات بەڵێ ئەو شتێکەوە کۆن بۆ وەکەلێک نایە لە ماڵێ ئەتۆ لە جاتی بێدەیتە بەقاڵی بینێری بۆ ئەوی بڵێم کە بەشکم کەسێک ئیسیفادەی لێ بکە لەوانە هەکە سوەریشی نەگری و حەز بە زەلیلیش بکە بەڕاستی ئەوە شتێکی خراپە ئەوە ئاەتی قورئان و های باس کرد پێغەمبەریش خوێندی و صلی الله عليه وسلم ئەبوو طەلحەی ئەنساری فەرمووی یا رسول الله شاهید بە ئەمن لەو دنیای خۆشەویستترین شت لە لای من باخێکم هەیە باخێکی زۆر گەورە ئەوەندە دار خوڕمای تێدا و کانیەکی ئاویشی تێدا لە ناوی و زۆریشم خۆش دەوێت لەو دنیای لە هەمووشت لە لای من خۆشەویستتر یەکسەر چوو بانجی خێزانی کرد فەرمووی وەرە دەرێ لەو باخچەی هی ئێمە نەما فەرمووی چی فەرمووی فرۆشتم فەرمووی بەچێت فرۆش فەرمووی بە خوای گەورەم فرۆشت خێزانەکەشی هاوکاری بوو ئەویش تەسلیمی خوای گەورە بوو ئەویش خوای گەورەی خۆش دەویست پێغەمبەری خۆش دەویست الله سەلام قیامەتی خۆی خۆشتر دەویست لە دنیای خۆی فەرمووی بەسەر چاو یەکسەر ببێ پرتە پرت و بۆڵە بۆ یەکسەر هاتە دەرەوە و لە پێناو خوای گەورە تەسلیمی پێغەمبەریان کرد پێغەمبەریش تەقسیمی صلی الله علیه وسلم تەقسیمی سەر فەقیر و فوقەرای کرد جا ئێمە لەوانە فێر دەبین لە خەیر القورون فێر دەبین لە باشترین جیلی زێڕین فێر دەبین کە چی ببەخشین چۆن ببەخشین و بە چ شێوەیەک ببەخشین بە ئاشکرایان بەنهێنی قورئانە فەرمێ ئین تبدوا الصدقات فنعما هي ئەگەر سەدەقاتەکانتان کەشف بکەن و ئاشکرای بکەن چ قەیدێ نیعمەتە بەڵام وئین تخفوها ئەگە بیشێنەوە وتؤتوها الفقراء لە ترسی ڕیا لە ترسی ئەوەی شیرکی گچکە کە ڕیا ئەپەنا بە خوای گەورە فەرمووی ئەوە لە لای خوای گەورە باشترە و قبولبوونی نزیکترە و دەرەجەی لە لای خوای رب العالمین بەرزترە و چکە ئەویش هەمووی دەرەجاتە وەک چۆن ئیسلام و ئیمان و ئیحسان و ئەوانە دەرەجاتە خێر و خێراتش دەرەجاتیە خێرێک لە خێری زیاترە ئەو کەسێک کە خێرێک دەکە و ناوی خۆی کەشف ناکە و تەلەفۆن بۆ تەلەڤیزیۆنێک دەکە دەڵێ کاکا منەوە 1 ملیۆن دۆلارم بەخشی و ناوم نەدەن چۆن وەکو ئەو کەسەی وا دێتە سەر تەلەڤیزیۆنێ و دەڵێ وەڵام من 10 ملیۆنم بەخشیوە 20 ملیۆنم بەخشیوە قەت وەکو یەکدینینە بەڵام ڕەجام وایە خوای گەورە لە هەموو لایەکی قبول بکە مرۆڤیش ضعیفە مرۆڤیش حەز دەکا خەڵک چاکەکانی بینی قەیچەکە ئەویش ئینشاءالله تەعالا بەس مەبەستی لەو خەڵکی نەبی مەبەستی لە بۆ الله تعالی بی سەتاسەد لە بۆ الله تعالی بی لە بۆ خوای گەورە بی ئینشاءالله خوای گەورە لەوانش قبول دەکا بەڕاستی جێگەی دڵخۆشە لە کوردستان کاتێک دەبینم لای زاعەیەک بینیم نێزیکەی 500 دەفتەر تا ئێستا کۆبۆتەوە لە بۆ ئەو برانەی چەمچەماڵ کاتێک بەخشینیشم بینی بەخشینی خۆمان هی کۆمەڵ یەکەمین ڕێکخراو بوو کە هەر ماڵی 5 وەرەقەی 500 دۆلاری بەسەدا تەوزیع کرد بەڕاستی یعنی ئەو سورعەتە ئەو خێراییە ئەو بەهاناچوونە لەلایەن مسلمانانی ئێرە باشوور زۆر شتێکی جوانە و بەڕاستی مسلمانان ئینشاءالله لێرە لە کوردستان دەبن بە پێشڕەو لە بۆ چاکە بەڵێ دەستخۆش سپاس بۆ دکتۆر ئەحمەد سۆفی بانخواست کە لە هەولێرەوە لەگەڵمانە بووی سپاس دەکەین